أي بوجي سلف كان ضلن نابي داوي الشفاعة دا بيغمبران بكين أو ني دسنا لاي نوح ضلن اشفع لنا دين ولاي نوح عليه الصلاة والسلام بي ضلن أنت أول الرسل إلى أهل الأرض تو كم رسولي بو أهل زبي خواي قبل ناوي بعبدي شكوري سباز جزار تكامن بو كلاي بروردقارت اشفع لنا عند ربك فايدة يقليرا أي بوجي سلف كان ضلن نابي داوي الشفاعة دا بيغمبران بكين أو ني دسنا لاي نوح ضلن اشفع لنا كاكا ماله اما دلين زیندو دا ولا زیندو دکات وكو چون تو لدنيا دا دا ولا مسلمان دكي كاكا دعاء خير بوبكا درست بكسي يقول دعاء خير بوبكا انا يا شفاعات بوبكا دعاء خير بوبكا زیندو دا ولا زیندو كا اسايه بلام زیندو دا ولا مردوبكا او نابد زیندو دا ولا مردوبكا نابد تولي دا يا رسول الله شفاعت دخيلك رسول الله شفاعت ما بوبكا اما نابي ما كفره دروزني داوله مردو كردن نابد چونکە کە تۆ ئەوەت کرد کۆمەڵە صفاتی خوای گەورەت دایە مرۆڤێک کەواتە پێ دوایە پێغەمبەری خوا دەبیستێت ئێستا پێ دوایە غەیب دەزانێت پێ دوایە توانای هەیە پێ دوایە لە زمانەکەت تێدەگا ئەمانە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە ژیانیدا ئەو توانایانەی نەبوو چۆن دوای مردن پەیدا بووبووی ئەگەر ئەعجەمیە کوردێک چوو بە قسەی لەگەڵ پێغەمبەر کردبوو عەلەیهی سڵاو وسەلام پێغەمبەری خوا پێویستی بە تەرجومان بوو یا پێویستی نەبوو پێویستی بوو تەرجومانی هەبوو یا نەیبوو هەیبوو ئەی چۆن تۆ ئێستا لە دوای مردنی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بە زمانی خۆت هاوار دەکەیت و دەچیتە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام قسە لەگەڵ پێغەمبەر دەکەیت چۆن کاکە چۆن ئەی خۆگە زیندوو بوو زمانەکەی توێنێ دەزانی چۆن دوای مردن فێری بوو ئەنجا کەی پێغەمبەری خوا فێری کردوین داوا لە غەیری خوا بکەین ئەی نەیفەرمووی إذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله بەڵام لە قیامەتدا هەمووی زیندوو بۆتەوە داوا دەچن داوا لە نوح دەکەن عەلەیهی سڵاو وسەلام دوعامان بۆ بکەن تکامان بۆ بکە لای خوا